لەسەر سنووری خۆراسانی باکوور و تورکمەنستان گوندێکی خنجیلانە هەیە، تەنیا 500 مەتر لە تورکمەنستانەوە دوورە. ئەم گوندە ناوی سەنگیوانە. سەرجەم دانیشتوانی سەنگدیوار کوردن و بژێوی ژیانیان لەسەر برنجکاری و ئاژەڵداریە. رزگارو رزگار هەموو ساڵێک گەنجانی ئەم شارە وەک نەریتێک بەر لە کۆچکردنیان بۆ زۆزان لە بەرامبەر گوندەکەیان بە هەڵپەرچەی کوردی ماڵاوایی لە سەنگدیوار دەکەن.
بەشێک لە کوردەکانی خۆراسانی باکوور کۆچەرین و هەموو ساڵێک خۆیان دەگەیەننە بەرزاییەکانی هەزار مەسجد. هەزار مەسجد زنجیرە کێوێکی بەرزە و بووە بە هەوارگەی کوردە کۆچەریەکان. هەموو ساڵێک خەڵکی گوندی سەنگدیواریش ڕانەمەڕەکانیان دەهێننە سەر بەرزاییەکانی ئەم چیایە. لە خۆراسان زیاتر لە 22 تایەفە و هۆزی کورد هەن کە بەشێکیان بە شوانکارەیی دەژین. بەشی زۆریشیان ژیانی ناوشاریان هەڵبژاردووە و زیاترین دانیشتوانی شارەکانی خۆراسان کوردن. گەورەترین عێلی کورد لە شاری شیروان عێلی مورادخانە. زعفەران لووەکان لە قوچان و نەیشابور و دەرەگەز و مەشهەد زیاترن. عێلی زەنگنە لە خۆراسانی باکوور زۆرینن. مەلەکشاهی لە کاشمەر و مژدکانلوو لە نەیشابورن. سەرجەم ئەو ناوچانەی خۆراسان کە تێیدا کورد زۆرینەیە بە کوردخانە ناسراوە. کوردەکانی خۆراسان پێکهاتێکن لە کوردەکانی پارچەکانی تری کوردستان لەگەڵ قەفقاز و باکۆ. بەشێک لە کوردەکانی خۆراسان بەرەو ئەفغانستان، پاکستان و هندستان کۆچیان کردووە. زیاتر لە 400 ساڵ بەر لە ئێستا نزیکەی 50,000 ماڵباتی کورد لە باکووری کوردستانەوە بەرەو خۆراسان کۆچیان کردووە. بۆیە دەتوانین بڵێن زیاترین کوردەکانی خۆراسان لە باکووری کوردستانەوە هاتوون. سەرەکیترین هۆکاری کۆچکردنی کورد بۆ خۆراسان ئاینی عەلەوی بووە کە ئەو کات ئیمپراتۆریای عوسمانی عەلەویەکانی شاربەدەر کردووە. کوردە عەلەویەکان پاش کۆچکردنیان لە ماوەی 400 ساڵی ڕابردوودا بوون بە شیعە. بەڵام لە هەموو ئەو شوێنانەی نیشتەجێ بوون کە شاخ و داخی وەک کوردستانە. ژیانی کۆچەری لە باو و باپیرانەوە بۆ کوردەکانی خۆراسان ماوەتەوە و دەست بەرداری نابن. دڕفێنی و دڵگیربوونیە و ناوچانەی مەڕووماڵاتەکانی بۆ دەبن ناهێڵێ هەست بە غوربەت و دوورکەوتنەوە لە کوردستانی دایک بکەن. مەڕدۆشین کاری ڕۆژانەی ژن و پیاوە کۆچەریەکانە. بەهۆی زۆری ڕانەمەڕەکان بەبێ هەرەوەزی ئەم کارە ناکرێ. ڕۆژانە دۆشینی ژنان پڕ لە قاڕەی مەڕەکان دەبێ و پیاوانیش بەدەمگرتنی مەڕەکان گوێ لە جریوەی چۆلەکەکان دەگرن. ام هفتی رو کجایی ده طرف بردکانی تنی لبه هندو کندم بعد اگر مردونه ما و جایی بود جو طرف پیس کوز دکن پیس کوز دکن نتا جو ایواری تانی داوشنی تیرنی ماشینه خبر قرار دکرنی جو شیر لی تخننی ده شیر لی تخنی مثلا خمر رو طرفه که شیری ده رو طرفه که دما ایننی وجا صبحی دو دکنی وی داوت دیست دوی خمر لای طرفی دیو تخننی اکانی برکال سعی چرتیم بگرنی و جای ما یه چرتین که گردید وجا دیسا سعی قیتق رو دگرنی سعی قیتق رو وجا پوست اگه خط ترجه قاطق دکنی وجا ودی بره وجا پندیری خد دگرنی مسکای خد دکنی پوستون پندیری خد دکنی پوستون قاطقی خد دکنی پوستون و ناتا مردانه ما وجا ترن برخه خد افروشن ناتا گوته وجا تن لسری بیری خد همیشه هندد ناتا هرچه که ناتا او کرمان تو ندارن
برفته کردن اونتا وجا دیسا دوان جیر ده وی رونا وی پندی رو نتا گوته رونی ما اضافه جمع دفروشنی Acaba sen de ziyan ne dersin? سال در 11 ما لبه انداز زندگی کنی با ملکا با انابی بی ملکا عرب چه و لبه انداز هم زندگی کنی 2 منطقه لبه انداز دامداری کنی پزیخ لبره اوشنی تفریخ کنی جای با جهول دستنی بار زکنی تنی جیر تنی لاهینه لند تنی دراوی گنم شالیکاری ماه تنی شالیکاریه لوند انواع کسب کاسبی و ما بوه لاهین باجار کلاتی نادریه ام برای 300,000 کس گل من های بود جدو عشیره مزن سوفیانلو و زیدی چه بویه ام سال 3 ماهان لفصل بهار بهاتن زوزانه و جوی بناو و گیاه و علافاسی بعض مالخه سی داوره بکار بینن او جوان استفاده کنیم و باشه جی لزوستانه و پاییزه و دگرینی گندال لاهینه و لعنده به خواتخ و جیاناخ لوی در دومینیم ژیانی کۆچەری لای کوردەکانی خۆراسان پیرۆزە و زیاترین کەسایەتیەکانی کورد لەم دەڤەرە کۆچەری بوون. جعفەر خولی یەکێک لەو کەسایەتیانەیە هەموو ژیانی لە کەژ و کێوەکانی خۆراسان لەگەڵ مەڕەکانی بەسەر بردووە. جعفەر خولی لە گوندی گۆگانلووی قوچان ساڵی 1265 کۆچی لە دایک بووە و بە جعفەر خولی جعفەر خولی بێچارە جعفەر خولی عەندەلی بوو جعفەر خولی موختار ناسراوە. لە خۆراسان و ئێران بە مەلەکول شوعەرای کورمانج دەیناسن. عارف و شاعری کۆچەری کورد لە تەمەنی گەنجێتی عاشقی کچێک بەناوی مێلواری دەبێ ژیان و شیعرەکانی پڕ لە خۆشەویستی و عێرفان دەکا. ئەمەش یەکێک لە شیعرەکانی. ئەوەڵ ژخداوەن دووەم ژەعەباس میلواری تالێوی قەوری دەخازم دەلیل گومڕاهان یا خزر و ئێلیاس یا میلواری خا یا سەوری دەخازم. جعفەر خولی جارێک لەگەڵ مەڕەکانی لە چیا دەبێ کە دەنگی ژەنینی دووتاری کاوڵیەک بەرەو لای خۆی ڕادەکێشێ. جعفەر خولی هەرچی مەڕ و بزنی هەیە بەو کاوڵیەی دەدا و دووتارەکەی لێ دەستێنێ. جعفەر خولی جیالەوەی شاعیر و عارفێکی مەزن بووە دووتارڤانێکی گەورەش بووە. بۆیە تا ئێستاش کۆچەریەکانی خۆراسان دووتارەکانیان لە چیا و سەرشاخەکانیش لەبیر ناکەن و تەنیا دووتارە خەمی غەریبیان دەڕەوێنێتەوە.